يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، میوانانی ماڵی خوای پەروەردگار، وتاری جمعەی ڕابردوو بابەتێکمان پێشکەشکردن لەژێر ناونیشانی خۆل لە مشت و مڕ و کێشە بپارێزە. وتاری ئەم جمعەیەشمان بەویست و پشتیوانی ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالە درێژەی ئەو بابەتە و ئەو وتارە تەواو دەکەین، بەوە دەست پێ دەکەین کە ئینسان هەمیشە بوونەوەرێکە حەزی لە گفتوگۆیە. قورئان ئاماژە بەوە دەکا و دەفەرمێ وكان الإنسان أكثر شيء جدلا. إنسان لهمو بونەوەرەکانی تر لە مەلایکەت و لە ئاستی شەیاطین و شەیطان دا زیاتر لە هەمویان گفتوگۆ دەکا، قسە دەکا، ڕێی خۆی دەردەبڕێ، مشت و مڕ دەکا. پەروەردگار ئەو مافەی داوە بە ئینسان. ئەمڕۆ لە سەردەمەکەین بە تایبەتی لە سەدەی 21 ئەگەر تەنها لە ژووری خۆشت دانیشی تێکەڵاو بە کەسیش نەبی، نەچیتە ناو بازاڕ و هیچ دەور و ئیشێکیشەوە، زۆربەی خەڵکی بەتایبەت چینی گەنج و لاو و خوێندەوار هەمووی فەیسبووکی هەیە و ڕۆژانە ئەو خەڵکە لەسەر نووسینی کەسێک، لەسەر وتارێک، لەسەر مەقالەیەک، لەسەر گفتوگۆیەک تەداخول دەکا و ئەویش ڕێی خۆی دەردەبڕێ. بۆیە بە پێویستم زانی لەو بارەوە زیاتر لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە قسە بکەین. جیدال و گفتوگۆ و مناقەشە و مشت و مەڕ دوو جۆری هەیە. جۆرێکیان مەحموودە، دروستە، پەسند کراوە، خوا پێی خۆشە. ئەویش ئەوەیە ئیذا تعلق بإظهار الحق، دوو کەس بە یەکەوە مشت و مڕ و گفتوگۆ و قسە دەکەن بۆ ئەوەی حەق و ڕاستیەک دەربکەوێ. هەر یەکەیان وا دەزانێ حەق لای ئەوە، بەڵام دەیانەوێ حەقی مطلقیش بە بێگومان لای یەکیانە، ئەوەی تر بەشێ لە هەڵەی تێدایە، بۆ ئەوەی بگەن بەڕاستی گفتوگۆ بە یەکەوە دەکەن. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ وەجادیلهم بالەتی هی ئەحسن، لەگەڵ کەسانێکە کە ئاینی ئیسلامیان قبوڵ نییە بە جوانترین شێوە بەڵگەکانت ئەی ئیماندار بخەڕوو. ئەگەر ئینسان لەگەڵ مسلمانێکە بابەتێکی باس کرد، پێویستە بە قورئان و سونەی پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەی لەسەر لەگەڵ بکە. ئەویش یەکسەر دەبێت بڵێ مادام خوا وا دەفەرمێ، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وای فەرمووە، ئەو قسەیە لەسەر سەر و سەرچاوم. ئیماندار نابێت لەسەر ئاستی قسەی خوا و پێغەمبەری خوادا ڕێی خۆی دەربڕێ، تەنها ملکەجبوون و تەسلیمبوونی وەکو مسلمان لەسەرە. بەڵام قسە لەگەڵ کەسێکا کرد کە هاودینت نییە، کە هاو ڕێباز و هاو فکری تۆ نییە، لەم کاتەدا تۆ بۆ کابرایەکی مەسیحی یان یەهودی یان مولحیدێک قورئان و حەدیث بخوێنیەوە دەی ئەو بڕوای بەوە نییە. ئەبێ بە چی قسەی لەگەڵ بکەی؟ بە بەڵگەی عەقڵی، هەروەها بە بەڵگەی عیلمی. ئەو دوانە تەسلیمبوونی ئەو بەرامبەر بە ڕاستیەکانی تۆ ڕادەگەیەنێ. ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن. خوا لە قورئانە دەفەرمێ ئەی مسلمان، ئەی ئیماندار، کاتێ لەگەڵ ئەهلی کتابە، لەگەڵ مەسیحی و جوولەکەیەکە، لەگەڵ کەسانێکە کە بڕوایان بە قورئان نییە وەکو کتابی کۆتایی پەروەردگار، تۆ هەڵمەچۆ لەگەڵیاندا. کە دانیش قسەی لەگەڵ کردی بە جوانترین، بە ئەحسەن نەک بە جوان، بە جوانترین شێوازی دەربڕین و ڕێز و حورمەت و بەڵگە جوان خستنە ڕوو قسەیان لەگەڵا بکە. ئەمە پەیامی دینی ئێمەیە کەوا ڕێگامان پێدەدا لەگەڵ کەسانی کافر و نەیار بە ئیسلامدا دابنیشین. ئەویش ئامادە بێ، ئەویش بڵێ وەرە ئاینم بۆ ڕوومکەوە گوێت بۆ دەگرم، ئێمەش گوێ بۆ ئەو بگرین. بۆیە کاتی خۆی ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لە سەردەمی خۆیدا کە فیتنەی خەواریج پەیدا بوو، عەبدوڵڵای کوڕی عەباسی نارد کە لەگەڵیان دانیشێ. ئەویش ئەوەندە بە حیکمەت و مەوعیزەی حەسەنە و جیدالی بیلەتی ئەحسەن قسەی لەگەڵکردن، سوپاس بۆ خوا زۆرێک لەو خەواریجانە لەسەر دەستی ئیبن عەباس گەڕانەوە ناو باوەشی ئەهلی سونەت و جەماعەت. لە مێژووی ئیسلامدا تۆمار کراوە کە دەڵێ لە شاری بەغادا وەفدێکی کافران هاتبووە شاری بەغای ئەو سەردەمە کە شاری عیلم و زانست بووە. وەفدی کافران و بێباوەڕان دەیانگوت چێ مناقەشەمان لەگەڵ دەکات لەسەر ذاتی ئەڵڵا سوبحانەه وتەعالا، لەبارەی خواوە.
بڕیار درا کە حەماد کە مامۆستای ئیمام ئەبوو حەنیفەیە نەعمانی کوڕی ثابت بچێ گفتوگۆ و مشتومڕێکیان لەگەڵا بکە مێزگردێکیان لەگەڵا بگرێ واتە لە ئیسلامدا ئەمە ڕێگە پێدراوە کابرایەک داوا دەکا فەرموو زانایەکی مسلمانان بێ لەسەر ئیسلام قسەم لەگەڵا بکە من ڕەخنەم هەیە من دەڵێم ئەوە نییە ئەو پێم سەلمێنێ کاتێکەوە مەجلیسەکە هەموو خەڵکی بە کافر و مسلمانەوە ئامادە بوون و چاوەڕێی ئەم دوو کەسەیان دەکرد ئەم چەند زانایان دەکرد لە جیاتی حەمادی مامۆستا ئەبوو حەنیفە چوە سەر مێزی گفتوگۆکە خەڵکی سەریان سوورماوەتیان خۆ دەبوو مامۆستا حەماد بێ فەرمووی ئەم بابەتە ئەوەندە ڕوون و ئاشکرایە وەڵامدانەوەی ئاسانە پێویستی بە مامۆستاکەم نەکرد هەر بە قوتابیەکەی وەڵام دەدرێتەوە واتە ئەوەندەی تر قووەتی دا بە بابەتەکە یعنی من ئەوەندە لە خۆمان ڕادەبینین ئەوەندە بەڵگەی بەهێزمان پێیە هەر قوتابی لە جیاتی مامۆستا دەتوانێت قسە لەسەر ئەم بابەتە بکە وەفدی بێباوەڕان وتیان پرسیاری یەکەممان ئەوەیە خوای گەورە خوای ئێوە کە ئەڵڵایە لە کەیە لەدایک بووە ساڵەکەیمان پێ بڵێن ئیمامی ئەبوو حەنیفە فەرمووی ئێمە وەکو مسلمان دەڵێن قول هو الله ئەحەد خوا تاک و تەنهایە لە پێشەوە هیچ شتێکی تر نییە وتیان دەی ئێمە بڕوامان بە قورئانەکەی ئێوە نییە هەتا ئاەتمان بۆ بخوێنیەوە بەڵگەیەکی عەقڵیمان بدەیە بەڵگەیەکی زانستیمان بدەیە ئیمام ئەبوو حەنیفە فەرمووی زۆر باشە لە ژمارە تاکە تەواوەکاندا لە پێش سێوە چی هەیە وتیان لە پێش سێوە لە ژمارەی تاکی تەواودا یەک هەیە فەرمووی پێش یەک ژمارەیەکی تاکی تەواوم دەنێ لە زانستی بیرکاریدا چکە سفر جووتە لەخوا سفریشەوە ناقیسە تەواو نیە ناقز یەک دەست پێ دەکا وتیان لە ژمارەی تاکی تەواودا لە پێش یەکەوە هیچی ترمان نییە لە بیرکاریدا ئەوە تەواو بووە دەی فەرمووی ئەمە مەخلووقێکە ژمارەیەکە ئەی خالق کە ئەڵڵایە ئەحەدە چۆن دەبێت شت لە پێشیەوە هەبێ کەواتە قەبلە زەمەن هەر هەبووە ئەبێ ئەو زەمەنی داهێنابێ وتیان خوا ڕووی لەکوێیە مۆمێکی هێنا و داگیرسان فەرمووی ئەگەر ئەم ژوورە تاریک بێ ڕووناچی ئەم مۆمە ڕووی لەکوێیە وتیان ڕووی لە هەموو شوێنەکانە هەمووی ڕووناک دەکاتەوە فەرمووی خوش الله نور السماوات والأرض پەروەردگار ڕووی لە هەموو شوێنێکە وتیان خوا ڕەقە شلە غازە چۆنە ئەو سێ مادەی لە دۆخی فیزیادا هەیە خوا کامیانە فەرمووی منیش پرسیارێک لە ئێوە دەکەم لای کەسێکی نەخۆش دانیشتون کە دەست و قاچ و هەموو ئەندامی جەستەی تەواوە وتیان بەڵێ وتی ئاگاتان لێبوو کەمر وتیان بەڵێ وتی چی لە جەستەی کەم بووە چاوی لێبەوە دەستی لێبەوە قاچەکانی هەڵوەرین وتیان نەخێر وتی ئەی بۆ مر وتیان ڕوحەکەی دەرچوو ڕوح نەما وتی ئێوەش ئەو پرسیارم جواب بدەنەوە ڕوح شلە ڕوح غازە هەوایە ڕوح ڕەقە دەستی لێدەین وتیانەوە کەس ناتوانێت تەداخلی تێدا بکە هیچ کەس نازانێت ڕوح چۆنە دەیفەرمووی ئەو ڕوحەی ئەڵڵا دروستی کردووە هیچ کەسێ نەتوانێت بڵێت دۆخەکەی چۆنە چۆن لە ذاتی ئەڵڵادا پرسیار دەکرێت تۆ پێم بڵێ ڕوح چۆنە من پێت دەڵێم ئەڵڵا چۆنە پرسیارەکان وەڵامێکیان پێ نەمایەوە وتیان خوا لەکوێدایە لە ئەرزە لە ئاسمانە لەکوێدا مسلمانان ئەهلی سونەت و جەماعەت و ئەهلی دین دەڵێن ئەڵڵا فی السەما ئەڵڵا لە ئاسمانە بەڵام دەسەڵات و بوونی پەروەردگار لەکوێیە ئیمام ئەبوو حەنیفە فەرمووی پەرداخێ شیرم بۆ بێنن هێنایان فەرمووی ئەم شیرە چەوری تێدایە وتیان بەڵێ فەرمووی چەوریەکە بەشێکی سەر توێژێک دەوەستێت لەسەرەوە بەڵام چەوری لە هەموو بەشی شیرەکەدا هەیە یان نە وتیان لە هەموویدا هەیە فەرمووی خواش وایە لە هەموو شوێنێکە ئەڵڵا وجودی هەیە هەر وەکو لە چوارچێوەی ئەم پەرداخە شیرەدا لە هەموو شوێنێکە چەوری بوونی هەیە وتیان ئێوەی مسلمانان دەڵێن لە بەهەشتا ئینسان دەخوا و دەخواتەوە بەڵام ڕووم لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا میرز و پیسایش ناکە کوا عەقڵ ئەوە دەگرێت چۆن ئەو حەدیسە ڕاستە فەرمووی بڕواتان بەوە هەیە کە لە نسکی دایکە منداڵ خۆراک دەخوا و خواردن وەردەگرێت وتیان بە بێگومان لە ڕێی ناوکەپەتکەوە ئەو منداڵە هەتا چەنان دایکێک بەد خۆراک بێ خۆراک و ڤیتامینات کەم بخوا تەئسیل لەسەر منداڵەکەی دادەنێ بۆیە دەبێ ئافرەتی دووژیان باش خزمەت بکرێ چونکە ئەو منداڵە لە ڕێی ناوکەپەتکەوە هەموو خۆراکەکانی دایکی کە دەیخوا بە چاک و خراپەوە وەری دەگرێت دەرمانێک دەخوا تەئسیل لەسەر منداڵەکە دادەنێ فەرمووی ئەی باشە بۆ منداڵەکە میز و پیسایی ناکە ئەوەنی گەورە دەبێ خۆراک وەردەگرێ ئاو وەردەگرێ هەموو پێداویستەکان وەردەگرێ ئەی نابووە ناوسکیلێکی پڕ کردا لە پیسی ئەی بۆ هیچ ناکە لە بەهەشتیشە ئەو ئەڵڵای ئەو منداڵەی لەوێ داوا دروست کردووە لە بەهەشتی شاوامان لێ دەکا خواردن و خواردنەوە دەخۆی دەیکەی بە عەرەقۆیەکی بۆن میسک لە لەشت دەچێتە دەرەوە میز و پیسایی ناکەی
وتیان دەڵێن خواردنی بەهەش کۆتایی پێنایە تا لێی بخۆی زیاد دەکات فەرمووی ئەوە هەر زۆر ئاشکرایە علم و زانست هەر لە دنیادا تا لێی ببەخشیەوە قسەی لەسەر بکەی و دەرز بڵێیتەوە عیلمەکەت زیاد دەکات حتا لێت بەخشی بێ لە زانست ئەوە زیاد دەکات نەک کەم بکەتەوە لە بیرت بچێتەوە فەرمووی خۆراکی بەهەشتیش بە هەمان شێوە هیچ وشەیەکیان پێ نەمایەوە زۆر خەڵک لەوێدا بەهۆی ئەو منازەرە سادەی بە زمانی ئەو سەردەما هاتنە سەر دینی ئیسلام کەواتە ئەمەیان دروستە ئینسان مشتومڕ بکە دانیشێ گفتوگۆ بکە لە مەجلیسێکی هێمندا لەگەڵ کەسانێک کە نەیارن بە ئیسلام بەڵام گفتوگۆ و جۆری دووەمی گفتوگۆ مشتومڕی خراپە ئەویش چەند جۆرێکە کە خوا نەهی لێ کردووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەهی لێ کردووە یەکەمیان بۆ دەرخستنی خۆت و سەرخستنی زانست و شکاندن و تەریقکردنەوەی بەرامبەرەکەت بێ پەنا بەخوا ئینسان لە مەجلیسێکا لە شوێنێکا لەگەڵ کەسێکا دانیشێ بەس بۆ ئەوەی بیسەلمێنێ من زۆر عالمم زۆرم کتێب خوێندوتەوە زۆر زاناترم قسەکەی تۆ ڕاست نییە تەریقت دەکەمەوە بیشکێنێ لە بەرچاوی مەجلیسەکەدا خۆی فەڕزکە ئەم مناقەشەیە حرامە ئەمە دەبێ ئینسان خۆتی لێ پارێزی دووەمیان لەسەر شتێک بێ کە سوودی نەبێ زانین و نەزانینی ئەم بابەتە قسەی من بێیان هی تۆ بێ هیچ سوودێکی نییە نەبووە دنیا نەبووە قیامەت خوا لە قورئانە ئەم بابەتەی بۆ باس کردوین لە باسی ئەصحابی کەهفە ئەو یارانە ئەو گەنجانەی ڕوویان کردە ئەشکەوتەکە هەمومان بابەتەکەمان بینیەوە بیستووە لە سوورەتی کەهفە پەروەردگار دەفەرمێ سيقولون ثلاثة رابعهم كلبهم ويقولون خمسة سادسهم كلبهم لزمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم مشتومڕ پەیدا بوو کە باسی ئەصحاب الکهف کرا هەندی ئەوتیان کاکە سێ کەس بوون سێ گەنج بوون چوارەمیان سەگەکەی شوانەکەش بە شوێنیان کەوت چوو ئەشکەوتەکەەوە هەندێک شتێک وتیان نەوەڵایەوە نەتانزانیوە خۆی پێنج بوون شەشەمیان سەگەکە بوو کە لەگەڵیان چوو ئەشکەوتەکەەوە قورئان دەفەرمێ ڕەجمًا بالغەیب تفەنگ بە تاریکیەوە دەنێن ئەمانە یعنی هەر کەسێک قسەیەک بکا لەسەر شتێک و بەڵگەی زانستی پێ نەبێ تفەنگی بە تاریکیەوە ناوە ئەوە زۆر هەڵەیە تفەنگ بە تاریکیەوە نان کوردەواریان لە تفەنگ بە تاریکیەوە منێ یعنی قسەیەک مەکە کە بەڵگەیەکت پێ نەبێت لە دادگادا بتوانی بیسەلمێنی لە بەردەمی دادوەرێکی عەدالەت و حەقخواز و یاسانازدا بتوانی بەڵگەکەت بسەلمێنی قسەیەک مەکە و بەڵگەیەت پێ نەبێت خوا دەفەرمێ ئەوەی دەڵێ سێ بوون و سەگەکەت چوار بوو ئەو دەڵێ پێنج بوون و سەگەکە شەش بوو ئەمە قسەیەکی پوچە ويقولون سبعة وثامنهم كلبهم هەندێک شتوتیان نەخێر حەوت گەنج بوون و هەشتەم سەگەکە چوو ئەشکەوتەکەەوە خوا فەرمووی قل ئەی محەممەد صلی الله عليه وسلم پێیان بڵێ واز لەو مشتومڕە بێنن ربي أعلم بعدتهم الله سبحانه وتعالى خۆی زاناترە بە ژمارەیان بەڵام بۆی باز نەکردن لە قورئانە چونکە هیچ سوودێکی نییە 10 بوون و 15 بوون و 50 بوون و 3 کەس بوون چ سوودێک بە تۆ دەگەێنە ژمارەیان بزانی ما يعلمهم إلا قليل ژمارەیەکی کەم خەڵکی نەبێ مێژونوسی ورد ئەوانە نازانێ ئەوەش پسپۆڕی خۆی هەیە فلا تماري فيهم إلا مراء ظاهرا خوا دەفەرمێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەبارەی ئەوانەوە مشتومڕیان لەگەڵ مەکە بە شێوازێکی هێمنانە پێیان بڵێ کاکە ئەوە سوودی نیە ئەگەر سوودی هەبوویایە خوا لە قورئانە بۆی باز دەکردین ولا تستفتي فيهم منهم أحدا مەشگەڕێ بزانم لە ئینجیلا چی نووسراوە لە تەوڕاتا چی نووسراوە لە زەبوورا چی نووسراوە کاتی خۆت بۆ شتانەوە بە فیڕۆمەدا ئەوەی بۆ تۆ گرنگە لە ئەصحابی کەهفە ئەوەیە الله دەسەڵاتێکی هەیە هەر کەسێ خوا لە پشتی بێ هەموو دنیا بێوێ لە ناوی بەرێ لە ناو ناچێ إذا كان الله معك فمن عليك وإذا كان عليك فمن معك أجر الله لقلب وشدت وأنا دجاتي تبكى أجر الله دجاتي تبكى شدت وأنا برجليل يبكى أما حقا دوام لأصحاب كهف أو درسوا قرأ كراماتي أولياء حقا خوارز لبياو كانوا صالحان دقري هر کسی خوی بو خوایق لایکاتوا 309 دانە ساڵ کۆمەڵە گەنجی بێ کەس لە ئەشکەوتێک هاتە خوێنێ بەبێ ئەوەی لاشیان بڕزێ بەبێ ئەوەی کەسێک هەڵاو ژێڕیان پێ بکا بە فریشتەی ڕەحمەتی خوا ئەم دیواودی و دەکران هیچیشیان لێ نەهات ئەوەی گرنگە ئەوەیە هەر وەختێ لە کۆمەڵگایەکا بووی بێ شەرعی بڵاو بووەوە کەس حسابی بۆ قسەی کەس نەدەکرد هەمووی بوو بە دوو ڕووی لەگەڵ حرمەتم بۆ ڕووی جەنابتان هەمووی دوو ڕوو بوو نافق بوو لەم لاوە سەلامی لێ دەکردی لەو لاوە تیری تێدەگرتی لەم لاوە دەهاتە ماڵت و کەچوو ئەو دی و دەرگا غەیبەتی دەکردی لەم لاوە نانی دەدایتی و لەو لاوە زەهری بۆ دەڕشتی ئەگەر کەوتی ئەو زەمانەوە ئەخلاق قیمەتی نەما نیفاق پەیدا بوو دڵپاچی پەیدا باری کرد لە ماڵی خۆتا دانیشە خەریکی کار و کەسابەتی خۆت بە ئیشی زەرورن نەبوو بەبێ ئیش تا بازاڕیش مەچۆ در ڕفاقەتی ئەوەندە خەڵک مەکە کەوا پاک و پیست بۆ لێک نەبێتەوە سێ چوار برادەری دڵسۆزی ئیمانداری بە حەق هەڵبژێرە و باخەکەی واز لێبێنە
ئەگە لە ئیشەکەی خۆتا بووی درێخی مەکە کە دێ بوویتەوە بڕەوە ماڵەکەی خۆت سوک مەکە لەبەر چاوی خەڵکا و سەر بە هەموو دەرگا و دەرگێک و ئەم مەخڕی حیزب و ئەو فڵانکە منێ وەکو ئەسحابی کە هەڤڕوو لە ئەشکەوتێککە ئەشکەوتی ماڵەکەت ئەشکەوتی ئیشەکەت ئەشکەوتی دەرس و دەورەکەت واز بێنەوە لە ئەمە دەرز وەرگرا ئەمە دەرسی ئەسحابی کەهف بەڵام ژمارەیان چەند بوو چەند نەبوو خوا دەفەرمێ ئیشت بەمە نەبێ ئەمە بێسوودە بۆیە لە ساڵ ئێستادا کەسێک لە مەجلیسێکا بووی توی وەڵای ئەم ساڵ سارترەیان پار تر دۆڵە ئەم ساڵ سارتر بوو نەڵەوڵا پار سارتر بوو بەفر چەند باری پار باران زیاتر بوو مناقەشەی ناوێ ئەمە پار سارتر بێیان ئەم ساڵ سارتر بێت چ سوودێکی هەیە من بیزانم یان نەیزانم ئەویان دەڵێ وەڵی ئەم شارە خۆ هەولێر خۆشترە لە سلێمانی وڵا سلێمانی چۆن ڕەفیقی هەولێرە لە جەو ئەوانەدا جێوە چ سوودێکی هەیە کامیان خۆشتر بێ کامیان خۆشتر نەبێ گرنگەوەی بۆ تۆ کامیان باشترە ئەو دەڵێ ئەو حیزبە باشترە لەو حیزبە ئەویان دڵێ نەوەڵڵا ئەوە هەر خائین بووە ئەوە بێتە سەرکار هەر دنیا دەبێتە بەهەشت دەیەوە چ سوودێکی بۆ من و بۆ تۆ هەیە وەڵا برێت تۆ هەر مۆزەفەکەی جارانی و ئەو هەر نەوت دزەکەی جارانە ئەتر پێویست ناکە لەسەرەوە مناقەشە بکەی و دڵی خۆ لێک عازکەی و مەجلیس بکەی بۆ بەزمە ئەو دەڵێ فڵان میوە خۆشترە وڵا فڵان میوە خۆشترە ئەوەی تۆ نانە فڵانکە ئەو فڵان میوەیە ئەو جۆری هەر زۆر خۆشترە جاری وای لە مەجلیسا بینیمە لەسەرەوە مشتومڕ دروست بووە خوا دەفەرمێ واز لەوە بێنە ئەوە بێسوودە ئەو دەڵێ فڵان دکتۆرە چاکە نەوەڵا ئەوە هەر هیچ نییە من چوومە لای هیچ نەبوو فڵان دکتۆرەی تر چاکترە دەیخوا شیفای تۆی ناردوو لەسەر دەستی ئەو شیفای ئەوینە ناردوو ئەوە پێویست ناکە بیکەی بە بابەتی مەجلیس و مشتومڕ ئەڵە وتاری فڵان مەلا خۆشترە ئەڵێنەوە هەوەی هەر هیچ نییە ئەوە فڵان مەلای تر هەر زۆر لەو باشترە هەر لە فەیسبووکە جاری وایە شتێکی نابەجێیە دەنگ دەدەی کام مەلایە باشترە وتاری باشترە ئەو حەقی تۆ نییە تۆ بەدڵتە گوێی لێ بگرە بەدڵ نییە بیکوژێنەوە مەیکە بە مشتومڕ و ناقەشە لەگەڵ خەڵکیدا ئەو دڵە کارەبا چاک دەبێ ئەو دڵە چاک نابێ ئەو دڵە نەوت دەدرێ وڵە نەوەڵە نادرێ ئەگەر چاوت پێی کەوت خەریکە پەلاماری یەکتر دەدەن لەسەرەوە کە کاتێک پەیوەندی بە تۆوە نییە لەم بابەتانەدا کە سوودێکیان نییە تۆ سنگ فراوان بە سنگ فراوان بە بڵێ وەڵای برام وەڵای مادام کە زانیت نای سەلمێنێ بەخڵا بڵێ کورە بادە با قسەکەی تۆ ڕاست بێ برام با قسەی تۆ ڕاست بێ ئیتر کۆتایی بە مەسەلەکە دێ بڵێ وەڵای لەوانەیە هەردووکمان ڕاست بکەین بڵێ لەوانەیە کورد دەسڵاوەتێکی لێ بدە پێویست ناکە لەسەری بڕۆین دڵی خۆمان بەوە عاجز بکەین یەکسەر ئەم بابەتە داخە سنگ فراوان بە تەنەزول کە عیب نییە مەڵە هەر دەبێ قسەی من ڕاست بێ سوودی نییە قسەی من ڕاست بێ و قسەی تۆ ڕاست بێ سوود بە هیچمان ناگەیەنێ لەبەرەوە بۆ دڵی خۆمان یەکتر لەسەرەوە عاجز بکەین بۆیە دایل کارنجی لە کتێبێکیە دەڵێ زۆرم حەز لە مناقەشە بوو بەشی منطقم هەڵبژار لە زانکۆدا حەزم دەکرد لە حەش شوێنە لە تەلەڤیزۆنێکە دوو کەس وەکو کەڵەشێر بەرامبەر یەک بۆستم منیش بمەسەیەم کەسیان خۆم بۆ ئەو مەدیسانە دەکوتا کە دە مەقاڵە و مناقەشەیان تێدا بوو لەسەر ئەو کتێبانە دەمخوێندەوە چۆن بەرامبەرەکەت دەبەزێنی لە گفتوگۆدا چۆن مشتومڕ دروست دەکەی زۆرم حەز لێ بوو ئاواتیشم ئەوە بوو خۆم دەرخەم ئاواتم خۆ دەرخستم بوو دەمگوت باوکم من لە هەموو مەدیسێکا دەبێت دەرکەوم بڵێم فڵان کەس بزانە چۆن قسە دەکات چۆن بەرامبەرەکەی شکاند ئەمشەو لە فڵان کەناڵە ئاواتم ئەوە بوو دڵە گەیشتمە ڕادەیەک شەرم دەکەم بیژەڕمەوە ئەوەندەم مناقەشەی بێجێ کرد بوو ئاخری دوای چەند ساڵ تێگەیشتم تا قەڕێگە بۆ برنەوەی دەمەقاڵە و مشتومڕ ئەوەیە تا بۆ دەکرێت خۆتی لێ بەدوور بگرە وەک چۆن لە بۆرەماری مەترسیدار و لە بوومە لەرزەی وێران کەڕ ڕادەکەی ئاوا لە مەجلیسێک ڕاکە مشتومڕ و مناقەشەی تیا دروست ببێ دەڵێ دوای ئەم هەموو ساڵە ئەمجا بۆم دەرکەوت چۆن لە بۆرەمار ڕادەکەی چۆن لە بوومە لەرزە ڕادەکەی لە مشتومڕ و مناقەشە ئەوە خۆت دوورخەوە ئەو کاتە بردووتەوە کەوازل لێهێناوە ئەوە کەسێکە کە خۆی بە کردار بینیوێتی وا دابنێ کە تۆ سەرکەوتی بەرامبەرەکەت شکاند و دەروندی ئیسلاحەتی کرد ئەی نابینی ئەو ڕقەی بەرامبەرت دروست دەبێت فڵان کەس تا مەردن ڕقی لێتە ئەی نابینی تۆ ڕێی خۆتت بە حساب فەرز کردووە بەڵام چونکە ئەو قەناعەتی پێی نییە هەتا ماوە هەر لەسەر قەناعەتی خۆیەتی چونکە بە بیر و باوەڕەوە وەری نەگرتووە کۆمپانیایەکە لە جیهانە پێڵن کۆمپانیای بۆن بۆ مسۆکردنی ژیان ئەڵێ لەسەر ژووری هەموو کارمەندەکانی نووسیوێتی وتوێتی هەر کەسێ بوو بە کارمەند و موظفی ئەم شەریکەی بۆنەی ئێمە واجبە لەسەری تەعهود بدا لەسەر ئەمە سوور بێ بە میلیم لێنانەدا بنووسرێ هەرگیز مشتومڕ و دەمەقاڵێ لەگەڵ کەس مەکە تۆ تەنها ئیشی خۆت لەم کۆمپانیایە بکە نەکەوێ مناقەشە لەگەڵ کەسێکی ترە مشتومڕ دروست مەکە لە کۆمپانیاکەدا ئیشی خۆت بکە تەداخلی کاری خەڵک مەکە ئەو کۆمپانیا مدیری هەیە محاسیبی هەیە لێپرسراوی هەیە ئیشی تۆ نییە بە هیچ شێوەیەک مشتومڕ و دەمەقاڵێ مەکە بۆ ئەوانەی مندوبی شەریکاتن دەتەوێت شتێک ساخکەیتەوە ئەم ئوسلوبی مناقەشە و مجادلەیە زۆر گرنگە بیزانن کابرایەک دەڵێ من نوێنەری کۆمپانیای فرۆشتنی ئۆتۆمبیل بووم
ئۆتۆمبیلم ساغ دەکردەوە دەچوومە لای کابرایەکی دەوڵەمەند کۆمپانیایەک دەمگوت بەڕێز ئێمە جۆری فڵان ئۆتۆمبیلمان مۆدیلی ئەوەندە دەرکردو ئەم ساڵ ئەمە مواسەفاتەکانێتی بۆ ئەوەی بیکڕێ و سەرنجی ڕاکێشم و پێی بسەلمێنم کە ئەمە لە ئۆتۆمبیلەکەی خۆی باشترە ڕۆژێکیان چوومە ناو شوێنێکەوە کابرایەکی دەوڵەمەند دانیشتە بوو تازە شەریکەی کردبەوە چووم و ڕاستەوخۆ پێم وت من نوێنەرێکی ئۆتۆمبیلی هوایتم دەڵێ هەر کەوام گوت چاوی زەق کردەوە و لاملی ئەستور بوو سەری هێنایە پێشەوە و وتی حتا بڵێ ڕقم لەو جۆرە ئۆتۆمبیلی ئێوەیە هەر بە بەلاژ بم دەیتێ سویچەکانی ئالێ لەدانی بە تایبەت بۆم دروست کرێ نامەوێ هەر دەستیش لە دەرگاکەی دەم ئۆکەی ئۆتۆمبیلە من تەنها عەشقی ئۆتۆمبیلی هۆستم ئەڵێ منیش ئەگەر یەکسەر نەمگوت کورە وەڵاو تۆ هەر لێ حاڵی نەبووی وتم قوربان دەی من هەر کە سەیری جەنابتم کرد زانیم پیاوێکی زۆر بە سەلیقە و ژیری ئەوە تا بەڵگەشم ئەوەیە کە جەنابەت چەند ساڵێکە ئۆتۆمبیلی هۆست لێ دەخڕی نیشانەی ئەوەیە تۆ پیاوێکی زۆر شارەزای لە ئۆتۆمبیلە زۆر بە سەلیقەی زۆر زیرەکی هەر کەسە سەیری نێو چاوانتم کرد لە ڕووی ڕوخساری جەناب تا ئەوەم خوێندەوە ڕاست دەکەی ئەو ئۆتۆمبیلی جەنابەت هەڵبژاردۆ زۆر بێوێنەیە بەڵام دنیاش پێش دەکەوێت ئێمە ئەم ئۆتۆمبیلی ئەم ساڵ دروستمان کردووە ئەوەی جەنابەت ڕاست دەکەی ئێرباکی ئەو ئۆتۆمبیلە زۆر بەقووەترە بەڵام حەدی مەشینەی ئێمە لەگەڵ ئەوەدا ئەوەندەی فەرقە ڕاست دەفەرمووی ئەوەی ئێوە ژێڕەکەی زۆر وایە بەڵام ئەوەی ئێمە ئەم ساڵەکانە ئەم واسەفاتەی بۆ دروست کراوە ئەڵێ وام لێ کرد و بەراوردێکم دروست کرد لەو شوێنە نەڕۆیشتمە دەرێ کابرا تا دوو ئۆتۆمبیلی لێ کڕیم ئەنەکە یەکەم جا بیوتای کورد باوە تۆ هەر لێی نازانی دەبڕەوە ڕۆیشتم زەرەری دەکرد ئیشەکەی نەدەکرد بەڵێ نەخێر یەکەم جا دەستخۆشی لێ بکە بڵێ تۆ زۆر ڕاست دەکەی ئەوەی تۆ هەڵت بژاردۆ زۆر بێعەیبە ئەوە نیشانەی زیرەکی جەنابتە بەڵام ئێمە شتێکمان هەیە ئەم گۆڕانکاریانە بەسەرا هاتووە ئەمە مواسەفاتە جیاوازەکانیتی لەگەڵ ئەوەدا ڕەم بێت لەمەدا ئەمەیان باش بێ ڕەم بێت لەواندا ئەوەیان باش بێ بەرامبەرەکەت مەرمە تۆرێنە لە کار و کەسابەتە ڕێزی بگرە مەکەوە مشت و مڕێکی بێجێ لەگەڵیدا زانایەک دەڵاگە کەسانێک ڕەخنەیان لێگرتی کەسانێک ویستیان ئابڕوود بەرن قسەی ڕوشکێنت پێ بڵێن دامەنیشە بەرامبەری بڵێ تۆ چت پێکت و من دوو ئەوەندەت پێ دەڵێمەوە نمونە بەوە دێنێتەوە دڵ ئەگە بە شوێنەکە ڕۆیشتی تۆ بۆ خۆ سەلامەت دەڕۆی ئامانجێکت هەیە سەگێکی هار هات و پێدوەڕی سەگەکە هارە بتگەزێ تووشی هاریت دەکا ئەڵێ حتا بۆت دەکرێت خۆتی لێ بپارێزە و بە بێدەنگی لە شوێنێکەوە تێپەڕە با ئەو بۆ خۆی هەر بوەڕێ چونکە ئەگە جواب بدایەوە پەلاماری دای و گەستی دوایی تۆ سەگەکەش بکوژی هیچ لە ئازارەکەت کەم نابێتەوە و ئەو کوشتنێ ئەو بۆ تۆ هیچ دارێکت نادا و تووشی نەخۆشی هاری بووی بۆیە هەر کەسێک دەیەوێ مشتومڕی نابەجێت لەگەڵا بکە تۆ بەهێمنی بەلایە تێپەڕە با نەتگەزێ دوایی بیشی کوژی بوو لە ناویشی بەری هیچ سوودێکی بە ئازارەکانی تۆ نەگەیاندووە ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ ما جادلت عالما إلا وغلبته گفتوگۆم لەگەڵ هەر زانایەک کردبێ بە شەرت زانا بوو بێ لێم بردوتەوە بەس بە شەرتێ زانا بوو بێ گفتوگۆم لەگەڵا کردبێ ڕاستیەکانم پێ سەلماندووە وما جادلني جاهل إلا غلبني والله هەر کاتێ جاهلێک قسەی لەگەڵا کردبووم و غەڵەتم کردبێ لەگەڵ نەزانێکا چوبمە بواری گفتوگۆ ئەو لێ بردوومەوە چونکە نەزان بۆ من زەوتی ئەوم نەکردووە بەڵام لە زانایانم بردوتەوە بۆیە جیاوازن ئەوانەی دڵیان لە کونی دەرزی بچووکترە ئەوانەش دڵیان لە نەخشەی هەموو جیهان فراوانترە جیاوازن ئەو کەسانەی هەزاریان یەکسانە بە سفر و ئەو کەسانەش یەکێکیان یەکسانە بە هەزار جیاوازن ئەو کەسانی پارە دروستی کردوون ئەو کەسانەش پارە دروست دەکەن پێویستە باوک و دایک ئەو کەسەی کەوا خوا ئەولادی پێبەخشیوە ئەبێ ئەم دەرسەر بە یەقینەوە بزانێ پێویستە دایک و باوک بەرامبەر بە منداڵەکەی مامۆستا لە ڕەوزەوە تا زانکۆ بەرامبەر بە فێرخواز و خوێندکار و قوتابیەکانی لێپرسراو بەرامبەر بە ئەندامانی حیزبەکەی ژن و مێرد بەرامبەر بە یەکتری ئەم ڕاستیە بزانن خۆشەویستان زۆر بەوردی سەرنجی ئەمە بدەن خۆی پەروەردگار بۆ هەر یەکێک لە ئێمە سەری پەنجەکانمانی جیاواز کردووە بۆ هەر یەکێک لە ئێمە دەنگەژیەکانمانی جیاواز کردووە بۆ هەر یەکێک لە ئێمە گلێنەی چاومانی جیاواز کردووە ئەمە چیمان پێ دەڵێ ئەمە هەر بۆ معاملەی دایرە وایە ئێمە هەرەوەندەی لە حاڵی بووین زۆر بەمان یان لە ئەوروپا قاسەیەک بکرێتەوە بە کلیلی بە چاوی من نەبێ نەکرێتەوە و پارەکانم کەس نەیبە لەوە گەورەتر ئەوەیە خوا لە ڕێی ئەم دروستکراوەی خۆیەوە پێمان دەڵێ ئەی مامۆستا لەگەڵ قوتابیەکەت ئەی باوک لەگەڵ مناڵەکەت ئەی سەرۆکی حیزب لەگەڵ ئەندامانی حیزبەکەت ئەی ژن و مێرد بەرامبەر بە یەکتری چۆن ئێوە ئەم سێشتەتان جیاوازە ئەبێ بیشی سەلمێنی جێ پەنجەی هەر یەکێکتان دەبێت جیاواز بێ مامۆستا نابێ بڵێ قوتابیەکەم دەبێت طبق الأصلی خۆم دەرچێ من بڵێم کوڕکچەکەم چۆن منم چیم کردو من مەلا بووم دەبێت کوڕەکانیشم هەر مەلا بنەوە هەڵەیەکی گەورەیە
تۆ دکتۆر بووی دەبێت کوڕەکەشت هەر دکتۆر بێ نە جێپەنجەکانی ئەم دەبێت جیاواز بن بۆ ژیان لە جێپەنجەکانی تۆ با خۆی هەڵی بژێرەوە ئازاد بێ ئەبێ نابێ بڵێ من دەنگم چۆنە و چۆن قسە دەکەم کوڕم دەبێت تۆش هەر ئاوا بکەیت دەبێت تۆش هەمان قسەت هەبێت تۆش بە دەنگی من ئاوا من کوتم بەڵێ بێت تۆش بڵێ بەڵێ نەخوا دەفەمە دەنگی تۆ لە دەنگی ئەو جیاوازە بە ئەوش دەنگی خۆی هەبێ نابێ بڵێ تێڕوانینی من بۆ فڵانشت چۆنە دەبێت تێڕوانینی تۆش وابێ دەی خوا گلێنەی چاوی تۆی وەکو کوڕەکەت و وەکو قوتابیەکەت وەکو هاوسەرەکەت دروست نەکردووە نەخێ لێیگەڕێ با ئەوش تێڕوانینی خۆی جیاواز بێ با ئەمە بە عەمەل وەرگرین ئێستا جاری وایە ئەندامێکی حیزب لەسەر ئەوە دەردەکرێت داماوە یەک ڕەخنەی بچووکی گرتووە لە حیزبەکەی خۆی یەکسەر فەسڵ دەکرێت ئەها ئێمامە حیزبانی بە حساب دیموکراتن ئەو حیزبانی کە بە حساب مارکسیستن کە بە حساب ئیسلام بە کۆنەپەرستی ئەزان قبول یان نێ ئەندامانی حیزبەکانی خۆیان جارێ یەک ڕەخنەیان لێ بگرن لەسەر ئەوە نەقڵ و فەسڵی دەکەن دەی خوا دەفەرمێ دەبێ لەناو حیزبەکەی خۆتا لە گروپەکەی خۆتا دەبێ بڵێ خەڵکیش دەنگی جیاوازی هەیە چونکە خوا نەبەڕاتی سەڵتی جیاواز کردووە تێڕوانینی جیاوازی هەبێ بۆچوونی جیاوازی هەبێ جێدەستی جیاوازی هەبێ شتی باشتر پێشکەشکە ئەگەر ئەوەمان قبول بوو دڵنیا بە لە مشتومڕ دوور دەکەوێەوە کە لە مشتومڕ دوور کەوتەوە سەلامەت دەبی پیاوێکی بەڕێزڵان 50 ساڵ لەگەڵ خێزانەکەیدا بوو وتیان لەو 50 ساڵەدا ژیانتان چۆن بوو وتی قەت نەبووە شەو بە عازی بچینە ژێی خەوتنەوە وتیان چۆن 50 ساڵ وتی کاکە بەخۆیان مش هەر وەکو ژنومێردی خەڵک کێشەمان بووە عاجزیمان بووە دوژن و پیاوێکن بە نەفسیە لە یەک جیاوازن لە دوو ڕەگەزیان جیاوازە بەڵام وتی ئێمە سەرەتای ژیانی هاوسەریمان یەک شتمان نووسی لە دوای لە محکەمە گەڕاینەوە من بە ژنەکەم وت ئەویش بە منی وت وتی وعد بێ هەر کاتێ ئێمە ناکۆچیمان تێکەوت ژنەکەوتی من دەڕۆم بۆ مەتبەخەکە لێت دوور دەکەمەوە واز لێ دێنم تا تۆ سارد دەبیتەوە ئەو کاتە دێم چایەکی جوان قاوەیەکت بۆ دێنم نیسکافەیەکت بۆ دێنم تۆش بە هێمنی دەیخۆی و کۆتایی بە مشتەمڕەکە دێنین دەرگاکەدا دەخین لەسەری ناڕۆین پیاوەکە وتی منیش کاتێک کە زانیم تۆ تووڕێ ئەی ژنەکە دەستت کردو بە مناقەشە و گفتوگۆ لەگەڵمان منیش لەسەر بابەتەکە ناڕۆم دەڕۆم لە حەدیقەکەدا شتێک دەچێڵمەوە گوڵێک جوان دەکەم ئینجانەیەک ڕێک دەکەم هەتا دێمەوە ژوورەوە تۆ شێم وێ و باسەکەدا دەخین وتی 50 ساڵە ئاوامان هێناوە 50 ساڵە ئاوامان هێناوە نە ڕۆژ و دووجار لێک بەرز بووینەوە بەڵام یەکسەم ڕۆیشتومە دەرەوە یان ئەو چۆ بۆ مەتبەخەکە دوایی کە بەیەک گەیشتوینەوە گفتوگۆکەمان درێژە پێ نەداوە زیدارەکەمان لێرەدا داخستووە لاپەڕەکانمان هەڵ نەداوە ئەو شتانەی کە گفتوگۆ لە ناو دەبن یەکەمیان إن لم تكن معي فأنت ضدي أما بوتا ياساي نيو دولتي أم سردم بداخو دڵێ ئەگەر لەگەڵ ما نەبی تۆ دوژمنمی بەڵام عیسا پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ قسەیەکی گەلێک جوانی هەوە کاتی خۆی عیسا فەرموویەتی من لم يكن ضدي فهو معي مادام دوژمنایەتی شەخسیم لەگەڵ ناکەی تۆ هەر لەگەڵمی با لە بیر و ڕاشە جیاواز بی با ئامانجەکانیشت جیاواز بن ئێستا ئەم سەردەمە سیاسەت دەڵێ ئەگەر لەگەڵ ما هاوپەیمان نەبی و بە قسەی من نەکەی کەواتە دوژمنمی بەڵام عیسای پێغەمبەر کاتی خۆی وای نەفەرمووە دەڵێ ئەگەر دوژمنم نەبی من هەر بە دۆستت حیساب دەکەم شەر نییە لەسەر ڕێبازی منیش بی دووەمیان تێکەڵاوکردن لە بینی مەوزوعێک و شەخصێکە جاری وایە کەسێک بابەتێک لەسەر فەیسبوک دەنووسێ کەسانێک تر ڕەدیە دەنەوە ئەو بابەتەکە نووسراوە ئەم حەقی بەسەوەی نیە بابەتەکە ئەها فڵان کەس ئەوە نیەتی ئەوە بووە ئەوە ڕابردووی وایە ئەوە نیەتی بە حیزبی فڵان کەسە ئەوە من دەزانم مەبەستی چییە یەکسەر دەچێتە سەر پرۆفایلی شەخصەکە نەخێتۆ لەسەر مەوزوعەکە قسە بکە چت داوە بەسەر شەخصەکە چێیە ئێستا هەموو گفتوگۆکان بەتایبەت ئەوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندان لەسەر مەوزوعەکە لا دەچێت ئەچێتە ناو پرۆفایلی شەخصەکەوە کە ئەوە هەڵەیەکی گەورەیە سێمیان لە جیاتی گفتوگۆیەکی هێمنانە دەست دەکرێت بە جوێندان ئەسەب وە شەتم لە کاتێکە ئیمامی ئێمە چەند سەد ساڵ لەمەوە بەرزانەکانی ئێمە ئیمامی غەزالی لە ئەحیادا بەرجیەکە ئیمامی ئیبن تەیمیە شەیخ الئیسلام ڕەحمەتی خوا لێبێ ئیمامی شاطبی لە جەڵدی دوی موافقاتە فەرموویانە لەو كانت الغلبة في المجادلة بالسياح لكان الجهلاء أولى بالغلبة فيها من العقلاء دەڵێن ئەگەر سەرکەوتن لە گفتوگۆ مشتومڕدا بەدەنگ بەرزکردنەوە جوێنوتن بێ ئەو کاتە سەرکەوتن بۆ ئینسانە نەزان و نەفامەکانە نەک بۆ عاقڵمەندەکان ئەڵێن ئینەما یەکون النەسج بالحجة والهدوء سەرکەوتنی ڕاستەقینە بەوەیە کە بەڵگەت پێ بێ و بە هێمنی قسە بکەی کە گەودێ گفتوگۆوە دوو کەس گفتوگۆیان دەکە سەی کە کامیان سەرکەوتون ئەو کەسیان بە هێمنی قسە دەکا بە بەڵگەوە قسە دەکا ئەو کەسەی هەرهات و هاوارەتی و بۆ خۆی دەقیژێنە و دەنگ بەرز دەکاتەوە بە مێزەکە دەکێشێ نیشانەوە بەتاڵە ئەڵەن بۆ ئەڵە عەرەبانەیەک ئەگە خاڵی بێ بە جادەدا بەس بەدوی ئەسپەوە ڕاکشاوە کاتی خۆی عەرەبانە بینیومانە ئەگە خاڵی بێ تەقوهڕی یەکجار زۆرە ئەی ئەگە پڕ بێ هەر سارە ژوایە ئەگە بارەکەی پڕ بێ ئەوەندە تاسە ناکە ئەوەندە نالێرێتەوە ئەوەندە دەنگ دەرناکە
ئینسانی بەتاڵ دەنگی زۆر بەرز دەکاتەوە لە مناقەشە گفتوگۆدا بەڵام ئینسانی پڕ لە بەڵگە و عیلم و زانست و وتاری جوان هەیە من دەبێتەوە بۆیە لە مینبەری مزگەوتیشەوەی مەجای واوەکو مەلا ڕەنبێ ئەمیشەوە هەڵەیەم کرد بێ هەر مەلایەکت بینی هەر قاو قیژ و هەراو بەزم بوو ئەوە نیشانەوەی بەتاڵە ئەگە بەهێمنی و بە بەڵگە قسەی کرد ئەوە نیشانەوەی بلانی کەم شتێکی پێیە ئەوەندە خاڵی نییە کە پێویستی بەو هاتوو هاوارە بێ چوارەمیان ئەلئەحادیە ئەحادی ئەوە یعنی ئەم مەدیسە بەس بۆ من بێ دەبێ ئەوەی من حەزم لێتی هەر قسە لەسەرەوە بکەین فێرعەونی ئەوە دەیگوت ما ئوریکم ئیلا ما ئەڕا ئەوەی من بە پەسند و چاشی دەزانم خەڵکینە هەر ئەوە باشە نابێت تۆ قسە بکەیت دەبێت من هەر قسە بکەم حتا بۆ نمونە مامۆستایەکی ئاینی حەقوایەکە دەچێتە مەدیسێکەوە نابێ بڵێ کەس نابێت قسە بکە من بەس قورئان و حەدیثتان بۆ دەخوێنمەوە چونکە ئەو خەڵکەش جایواوە ڕز دەبن خۆ مزگەوت نییە ئەوە لە وتاری جومعەدا نەنیشتون هەوڵ مەدا هەر قسەکانی بەس من چیم پێ دەبێت و هەر گوێ بۆ من ڕابگری بەڵام من ئامادە نیم گوێ لە نوکتەیەکی تۆ ڕابگرم ئەو گەنجە قسەیەکی خۆشی پێیە ئەو پیرەمێردە بەسەر هاتێکی پێیە لێگەڕێ مادام گفتوگۆ دەستی پێکردووە لە مەجلیسەکە با هەر کەسانە قسەی خۆی بکەن نابێ هەری منی مەلا بەس باسی قورئان و حەدیث بۆ بکەم ئەی ئەوانە کە پێیانە نوکتە ئامێزێک بەسەراتێک هێڵن کابرایەک لەگەڵ ڕێزمدا مەرگەموشی دەفرۆشت دەرمانی مشک و جرج و ئەوانە دەچوە هەر مەجلیسێکەوە خەڵک ڕقیان لێ بوو ژنەکەی وتی پیاوەکە وەڵای ئێمە دەچینە هەر دەچینە ماڵی براکە دەچینە ماڵی خوشکەکەم دەچینە ماڵی باوکت دەچینە ماڵی باوکم دەچینە ماڵی دراوسێ خەڵک هەر لێمان بێزارە خەڵک خێزمان لێ دەکاتەوە یەکتی وەڵی چ بکەم ژنەکە وەڵی من دڵسۆزیانم ئەچم ئێوە دانیشتوین باسی وایان بۆ دەکەم کاکە کام مەرگەموشە ئەسڵە کامە مشک چۆن دەکوژێت وەی چۆن دروستکەی خەڵک وا میوەی دەخوارد ئەو باسیەوەی دەکرد جرس چۆنی بۆ دانەوی چۆنی دەکوژێ و گڵۆ بە ڕۆژەکەی بۆ چ لێ بکەی خەڵک ڕقیان لێ دەبەوە یعنی دەیویست لە هەر مەجلیسێکا بێت ڕۆژێ باسی چی کرد بوو لە بازاڕی شێر لە هەموو مەجلیسێکە باسی ئەمە بۆەوە بکە خەڵک خۆیان لێ دەپاراست قسەکانی ئێمەش من چیم پێ هەر باسی ئەوە بۆ تۆ بکەم نەخۆ دکتۆرێک دێتە مەجلیسێکە و معقولە هەتا دەڕوا هەر باسی نەخۆشی بۆ تۆ بکە دەی تۆ هەر ڕقل لە باسی نەخۆشیە دەتەوێت دوو قسەی خۆش و جوان و ئەدەبی ببیستی پێنجەمیان ئەلقەطعیە يعني بالريادان ضلال قولي صواب لا يحتمل الخطأ وقول غير خطأ لا يحتمل الصواب قصي من راس توب حزب القيت يداني قصيتو هلايا بالريالم دعوك هلايا نخير ضلال قصي من راسته احتمالية هلبم قصيتو بهلا دزانم بلام رمبي الروجات دريقة قصيتو راس به تبي إما بمنا فسوا حتى دو حزب لقال يكتر دو كز لقال يكتر دو سياسي لقال يكتر من أمي إستا ديلم براستي دزانم توش بە هەڵە دەزانم بەڵام ڕەن بێ ڕۆژگار پێمان بسەلمێنێ ئەوەی من هەڵە بێ و ئەوەی تۆ ڕاست بێ با بڕیارێکی قەتعی نەدەین لە ئێستاوە کە قەت تۆ ڕازنی و قەتیش من هەڵەم نەکردووە چونکە غەیری کەلامی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو قسەیەک بۆی هەیە هەڵە و ڕاستی تێبکەوێ قورئان دەفەرمێ قل لا تسألون عما أجرمنا ولا نسأل عما تعملون سبحان الله لسورة السبع أم آية قرآنية بكري ببنما يقفتقوا خواد فمي أي محمد صلى الله عليه وسلم بكافر كان بلي بكافر كان بيان بلي إيوه بالبرسيار نين لتاوانا كاني إيماش بالبرسيار نين وبرسيار مالي ناكري لكارو كردوا كاني إيوه جا سيدي أموش القرآن جوانا كان لحقي بيغمبران وأهل إسلام دا وشي جرمي بكاري هنا والتاوان يعني ئەگە ئێ خۆ پێغەمبەران تاوان ناکەن خۆت بخەوە تاوانبار ئەگە ئێمەی پێغەمبەران و ئەهلی ئیسلام تاوان بکەین ئێوەی کافر بەرپرسیار نین بەڵام وشەی عەمەل کار و کردەوەی بۆ کافرەکان بەکارهێناوە ئەگە ئێوەش کار و کردەوە بکەن ئێمە بەرپرسیار نین ها قورئان بە وردی بخوێننەوە یعنی ئێمە ئەو پەڕی تەنەزولە بۆ بەرامبەرەکەت خۆ پێغەمبەران قەت تاوانیان نەکردووە معسووم بوون بەڵام مادام گفتوگۆ و منازەرە و مجادلە و مناقەشە دەست پێ دەکەن نەخێر بڵێ ئەگەر من تاوانم کردبێتەوە بەرپرزنی ئەگەر تۆش کار و کردەوەی جوان کرد من بەرپرز نیم عملەکە بۆ بەرامبەرەکەت بەکاربێنە ڕوشکێنی مەکە هەر تاوان مەخە پاڵ ئەو وشەیەکیش بخە پاڵ خۆت کە دڵی ئەوی پێخۆش بێ ئاخری وتارەکەمان بەوە دێنم ئەڵێم خۆشەویستان ئەو مشتومڕانەی کە ئەمڕۆ لە مەجلیسەکاندا گەرم دەکرێ ئەو دەنگ و باسانەی فڕێ دەدرێ هەر ڕۆژە قسە لەسەر شتێک دەکرێ شەو دادەنیشتی بە دیار تیڤیەکەوە سەی دەکەی خەڵکانێک دوو کەس دانیشتون حتانیوە شەو سێ کەس جاریوە ئەو بە تەلەفۆن ئەو لە ستۆدیۆ فڵان کەسەوە ئەو دەڵێ وانە ئەو لە نەتزانی ئەو لە تۆ خاینی ئەو لە تۆ جاشی ئەو لە تۆ هەر پێشتر جاش بووی ئەمانە هەموو سەرگەرمکردنن لە بازاڕی جیهانیدا قسەیەک فڕێدرا وڵا ئەوە مەسجد الأقصا قودس کرا بە نازانم پایتەختی کوێ ئەم خەڵکە سەرگرم دەکرێ بۆ ئەمە دەکرێ بۆ ئەوەی هەمومان جێژ بین بۆی هیچمان ئاگامان لە قیامەتی خۆمان نەمێنێ ئەو وەختێ زانی نوێژی بەیانەکەت فەوتاوە نیوە شەو تۆ بە دیار تەلەڤیزۆنەوەی هیچ تەلەبەیەک بۆ ئەحسەعیەکان فەوتا زانایەک بۆ کتێبێکی لە مانجێکە کتێبخانەی وا دەبینی بە هەزاران کتێبخانەی کتێبی تێدایە کابرا لە ساڵێک دەبێت دەستم بۆ نەبردووە
هەمومان بەنج دەکرێن ئاگادار بن مەکەوە ژێر ئەو کاریگەریەوە بەکاری خۆتەوە خەریک بە عیبادەتەکانی خۆت بکە قیامەتی خۆت ئاوەدانکە ژیر بێژانە گفتوگۆ بکە بە عەقڵ بیر بکەوە بزانە ئەمانە بازاڕیان بۆ گەرم دەکرێت بۆ ئەوەی ئەم میلەتە بەنج بکرێت. لەم ڕۆژانە کتێبێکم لەبەردەستا بوو کە لە دوای وەفاتی جەنابی پرۆفیسۆر مستەفا زەڵمی نووسراوە بە ناونیشانی پرۆفیسۆر مستەفا زەڵمی تافگەیەکی نەسرەوت مامۆستا ڕێدار ئەحمەد نووسیوێتی یعنی ئەو دەستنووسانە بوون کە چاپ نەکراون دکتۆر نەیخستۆتە ناو کتێبەکانی و پرۆفیسۆر مستەفا زەڵمی ئەم لە کتێبخانەکەیدا گەڕاوە دۆزیونیەوە کردوونی بەم کتێبە لە لاپەڕەی 1970 تا بەسەراتێکی سەرنج ڕاکێشم خوێندەوە بۆ ئێوەشی لێجێڕمەوە لە 26 دوای 1998 دکتۆر زەڵمی ئەوەی نووسیوە ئەڵێ عیززەت دووری ئەمە قسەکەی خۆیەتی لە عیززەت دووری کە ئەو کاتە ماوە سەدامیش ماوە لە بەغا بووە ئەڵێ عیززەت دووری پلەی مارشاڵی هەیە دەڵێ ئەم عیززەت دووریە کە پلەی مارشاڵی سەربازی پێدراوە لەلایەن بەعسەوە کابرایەکی بەفر فرۆش بوو بەفری سەهۆڵی دەفرۆش لەسەر جادەکاندا شەهادەکەی هیدووی ئیبتیداییە هیچ کولێیەکی عەسکەری نەخوێندووە بەشداری هیچ گرۆپێکی چەکداری نەکردووە بەڵام یەکسەر کتوپڕ لەناو حیزبدا بوو بە نائیبی سەرۆک و بوو بە مارشاڵێکی سەربازی دکتۆر دەڵێ وەکو ئەو پەندە کوردیم داهاتە بەرچاڵەن کابرایە دەیگوت ئایشەی خوشکم هیچ مێردیشی نەکردن و دوو کڕۆڵەشی هەیە هیچ مێردی نەکرد و دوو منداڵیشی هەیە ئینسانی واشەیە هیچ پلەی سەربازی نیە لە خۆڵە فڵان کەس عەقید فڵان کەس هیچ مێردی نەکرد و دوو مناڵیش پێبەخشراوە ئەڵێ عیززەت دووری ڕۆژە بە سەدام دەڵێ جا زۆر مەبەستم ئەم قسەیە بوو نەگوەکو چیرۆک بیژێڕمەوە ئەوە ڕۆیشتون بۆ قیامەتی خۆیان ئەڵێ عیززەت دووری دەڵێ جەنابی سەدام جەنابی سەرۆک من نائیبی تۆم وەکو موچە و ڕوتبە لەم دوانەدا بە حساب من نائیبی تۆم موچەکەم و ڕوتبەی سەربازی و سیاسیم من نائیبی تۆم لەم دوانەدا بەڵام پۆستەکەم زۆر بێکەڵکە هیچ ئیشێکی نییە نە کەسێکم پێ تەعین دەکرێت نە کەسێکم پێ نەخڵ و فەسڵ دەکرێت جا ئێستا مەبەستم لەسەر ئەم قسەیە ئێستا حکومەتی ئێمە هەستی بەوە کردووە سەدان خەڵک هەیە و بە هەزار مۆزەفی موچەخۆر هەیە بە پلا بە موچە و بە ڕوتبە وەزیرە بە موچە و بە ڕوتبە مدیر عامە بە موچە و بە ڕوتبە عەمیدە عەقیدە نەمە نازانم ئەم هەموو سەربازە ئەم هەموو ئەفسەرە لەکوێوە بوون ئیوایەک لە ترسی دوژمنایەتی ڕای کردو بۆ ئێران ساڵێک بۆ شاخەوە بووە ئەوە 26 دانە ساڵ ئەم حکومەتەدا دەدۆشە کاکە پلەکەی بۆتە عەمید ئەخۆ لەماوەی ئەم هەموو ساڵدا فیشەکێکی نەتەقاندووە لە تەقەی خۆشیشدا هەر خەریکی کار و کەسابەتی خۆی بووە ساڵێک لە دوژمنایەتیە ڕای کردوێتە ئەو شاخە یعنی عینی عیززەت دووریوان ئەوانە حەق وایان لەم وەدامیدا پیاوان عیززەت دووریەکانی زمانی سەدام با کوردیش بن با لە حکومەتی کوردیشدا بن لە پلە و موچە لە ڕوتبە و موچەدا عیبیان نییە بەڵام هەرچی کار و کردەوە بێنیانە ئەڵە پێی وتی من هیچ دەسەڵاتێکم نییە لەو حیزبەدا بەس بە موچە و بە ڕوتبە نائیبی تۆم ئەویش کتی کاکە عیززەت تووڕەمە باخە تۆ هیچ لە دەسەڵاتان نییە تۆ هیچت پێ ناکرێ بۆیە هیچم پێ نەسپاردووی بەڵام هەر نائیبێکم دەوێت لە تۆش باشترم دەست ناکەوێت بێ دەنگ و فەقیر حاڵ لێ ئەمینە ئەڵێ وتی چۆن هیچم پێ ناکرێت وتی ئێستا تاقید دەکەمەوە ئەگەر ئەمەت پێکرا چت دەوێت دەدەمێت لە شوێنی من ئیمزا بکە وتی چۆن وتی حەو بۆقم بۆ بێنن هەڕان کرد لە شوێنەکە حەو بۆقیان بۆ هێنا وتی ئەو حەو بۆقم لەسەر ئەو مێزە بۆ ڕیسکە چیت دەوێت دەدەمێت هەموو سەلاحێتی خۆم بۆ تۆ عیززەت دووری بۆ خێشی دادەنا تا بۆقی دووەمی دێنا ئەو ڕای دەکرد تا بۆقی سێمی دێنا دووەم ڕای دەکرد وتی قوربان ئەمانە بە زیندوی قەت ڕیز ناکرێن وتی نا ڕیز دەکرێن بەڵام ها پێن ناکرێت دەی من ئێستا لەبەر چاوی تۆ بە زیندوی ڕیزیان دەکەم هێنانی هەر حەوتیانی خستە تورەکەیەکەوە ڕای وەشاندن یەک چارەک زیاتر ڕای وەشاندن دوایی بۆقەکان هەموو جێژ و حۆل بوون لەسەر مێزەکە دای نابوون وا دەلەرزین یەکێکیان جوڵەی نەدەکرد وتی من 20 ملیۆن خەڵکی عێراقم ئاوا جێش کردووە ئەوەندەیان شت بۆ دروست دەکەم بەنجم کردوون چۆنم بوێ ئەوان ڕیز دەکەم بەڵام تۆ حەو بۆقت پێ ڕیز ناکرێن چۆن خۆ دێنێ ڕیزی منەوە کاکە ئێمەش هەمومان ڕۆژانە جێش دەکرێن ئەوەندە گوێ لە تەلەڤیزۆن دەبێت خۆت لێ خۆت لێت یەکچۆ تۆ چێی خۆت لێت یەکچۆ تۆ خەریکی چی خۆت لێت یەکچۆ نازانی کامە باشە و کامە خراپە کامە ئەمینە و کامە خائینە ئاگادار بە جێش نەکرێ ئەو هەموو گفتوگۆ مشتوم ڕەخوەتی لێ پارێزە لە ماڵی خۆتا دانیشە 100 سڵاوە لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانجێکە ئەو هەموو سڵاوەتە لێداوە 100 تەسبیح لا إله إلا الله بکە قیامەتی خۆت ئاوەدان کردوێتەوە دوو نەسیحەتی منداڵەکانت کە دوو کتێب و جەریدە بخوێنەوە
دوو قسەی خۆش لەگەڵ ماڵ و مناڵ بکات لەگەڵ دوو ڕەفیقادانیشە دوو نوکتە بژێڕەوە ئاەت و حەدیثیش ناخوێنێەوە لە مشتومڕ خۆت پارێزە سەرکەوتوی و جێژیش ناکرێت داواکارم لە خوای پەروەردگار یا ڕەبی خوای ڕەحممان پێ بکەیت یا ڕەبی خوای عەقڵێکی کامڵمان بدەیت تێکەوە بتوانین بە ژیرانە بەسەر گرفتەکانی ژیاندا بڕوانین یا ربی خوای عاقبەتمان خێرکەی خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا الله یا شافی خوای شیفای نەخۆشەکانمان بۆ بنێری یا ربی خوای شیفای نەخۆشە جەستەیی و دەرونیەکانمان بۆ بنێری هەر کەس لەش بە ئازارە خوای شیفای بدەیت هەر کەس لودەرونی ناتەواوە یا ربی خوای ڕەحمی پێ بکەیت هەر کەس قەرزارە خوای دەرگای ڕزق و ڕۆزی لێ بکەیەوە خوای دەرگایەکی بەخێریش لە میلەتی کوردی موسڵمانە بکەیەوە یا ربی خوای دەرگایەکی بەخێر لە ئاوارەکانی خورمات و کەرکووک و هەموو ناوچەکان بکەیەوە خوای دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە خۆمان داوەتە پاڵتۆ یا رب العالمین بە عەبدێکی ساڵحی خۆت قبوڵمان کەی دنیامان ئاوەدان کەی قیامەتمان ئاوەدان کەی بەر شەفاعەتی پێغەمبەرمان خەی صلی الله عليه وسلم لەسەر ئەم ئیسلامەتیە پاک و ڕوونە خوایجان لا نەدەین دڵمان گەر نەگرێ کافران بیر و باوەڕمان تێک نەدەن خوا لەسەر ئیسلام بمانژێنی و بمانبرێنی خوایجان لەسەر ئاینی ئیسلام زیندومان کەیتەوە آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون